بەڵێ بینێرانی بەڕێز سڵاوتان لێبێت ئێمە لە حاجی ئۆمەرانین دیارە لە حاجی ئۆمەران ئێستا بەفربارین بەردەوامی هەیە ماوەی 3 ڕۆژە کەشوهەوای ناوچەکە بە فراوییەوە بەفرباریوە ئەمە شوای کردووە کەەوە هاوڵاتیان لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان بۆ بەسەربردنی کاتەکانیان و گرتنی وێنە یادگاری و شەڕە تۆپەڵە بەفرکردن لە نێو بەفرا سەردانی حاجی ئۆمەرەکەن بۆ حکمیەوەی حاجی ئۆمەران ناوچەیەکە لە وەرزی زستاندا بەردەوام بەفربارینی لێ هەیە ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێتن دیارە بینین هاوڵاتیان لێرە ئاگریان کردوێتەوە و سەرقاڵی ئامادەکردنی چان خەریکی چاخواردنەوەن سڵاوت لێبێتن لەم کەش و هەوا ساردەدا چاچ تامێشی هەیە چاوە زۆر تام و کێشەشی زۆر خۆشی هەیە لەو کەش و هەوایە ساردەدا حالیان کە بەفریش دەباری یەکجار خۆشە زۆر سپاس. لەکوێوە هاتوون هۆکار چیە هاتوونەتە حاجی ئۆمەران؟ ئێمە لە هەولێرەوە هاتوین هۆکارەوەیە کە با بڵێن حاجی ئۆمەران کەش و هەوایەکی یەکجار خۆشی هەیە و عالیان ئێستاش بەفرە لە شوێنەکانی تر بەفر نییە زۆر تایبەتە کەشوهەوای حاجی ئۆمەران. زۆر سپاس وەکە بینین لێرە هاوڵاتیان و گەشتیارانێکی باش هاتوونەتە ئەم ناوچەیە سەرقاڵی گرتنی وێنەی یادگارین لە نێو بەفرا وێنەی یادگاری ئەگرن ئەگەر هاوڵاتیەکی تر بیتە لام سڵاوت لێبێتن تۆ لەکوێوە هاتووی هۆکارچی هاتووی بۆ حاجی ئۆمەران؟ وڵا حاجی ئۆمەران جەوکی زۆر خۆشە بەفریش دەباریت شکر لە خوای الحەمدولله حتا برێ جەوش خۆش لەگە برادران هاتین سیاعەی ئێرەمان کردو و بەخێر بێن سەر چاوانم. هۆکاری هاتنت بۆ ئێرە لە شوێنەکانی تر بە تایبەتی ئەو شوێنێکە ئێوە لەی نیشتەجێن هۆکارەکەی زیاتر بارینی بەفرە لە حاجی ئۆمەران؟ بەڵێ هۆکارەکەی زیاتر بەفربارینە بەفربارینیش جەوکی هەتابری خۆشە ینی بەشەر تێدا زۆر ینی ئیسراحەت دەکات لە جەوەی خۆشەی تو برینەری دلێکی خۆش پێوە دەبینی لەو حاجی ئۆمەران جەوقەکە لە خۆشە. زۆر سپاس دەکەین دیارە لێرە بەفرێکی باش باریوە لەم ناوچەیە هەرەمە شوای کردووە کەوا گەشتیاران سەردانی نێو بەفر بکەن و وێنە یادگاری بگرن و کاتێکی خۆش لە نێو بەفر بەسەر ببن وەک ئەبینین ئەم ناوچەیە تەواو سپی پۆش بووە و ئەم ڕۆژ بەفربارین بەردەوامی هەیە.